لوبنان و ئیسرائیل بە نێوەندگیری ئەمریکا قۆناغێکی نوێی دانوستان دەست پێەکەن کە تێیدا تاقیکردنەوەی توانای بەیروت بۆ سەپاندنی سەروەری دەوڵەت و جێگیرکردنی سوپا لە ناوچە سنووریەکانی باشوور لە شەقی بایەخی نێودەوڵەتیدایە. بە پێی شیکاریە سیاسیەکان لوبنان لە ئێستادا کەوتووەتە ناوجەرگەی بایەخە استراتیژیەکانی واشنتنەوە، بە تایبەت دوای ئەو گۆڕانکاریانەی لە ئەدای فەرمی دەوڵەتدا سەبارەت بە پرسی چەک و سەروەری نیشتیمانی بەدی دەکرێن. چاودێران ئاماژە بەوە دەکەن کە هەوڵەکانی حکوومەتی لوبنان بۆ دووبارە پێناسەکردنەوەی پێگەی گروپە چەکدارەکان و جەختکردنەوە لە سەرمانەوەی چەک و هێز لە دەستی دامەزراوە فەرمیەکاندا زەمینەی بۆ نێوەندگیریەکی کارای ئەمریکی ڕەخساندووە تاوەکو ڕێگری لە پەرەسەندنی زیاتری گرژیەکان بکات لە پێناو ئەو ڕێکەوتنەی لەگەڵ ئێراندا لە سویسرا واژۆی کردووە. لە ڕووی مەیدانیەوە سەرچاوە سەربازیەکان باس لە ئامادەیی سوپای لوبنان دەکەن بۆ وەرگرتنی بەرپرسیارەتی ئەمنی ئەو ناوچانەی کە ئەگەری کشانەوەی هێزەکانی ئیسرائیلیان لێ دەکرێت. بەڵام جێبەجێکردنی ئەمریکا تەنها پەیوەست نییە بە توانای سەربازیەوە، بەڵکو پێویستی با بڕیارێکی سیاسی یەکلاکەرەوە هەیە کە پشتیوانی لە بڵاوبوونەوەی هێزە شەرعیەکان بکات و ڕێگە لە هەر جۆرە چالاکیەکی سەربازی دەرەوەی چوارچێوەی دەوڵەت بگرێت. ئەمەش وەک هەنگاوێکی بنەڕەتی بۆ سەقامگیری درێژخایان دەبینرێت. لەلایەکی دیکەوە ڕەهەندە هەرێمیەکان و کاریگەریەکانی تاران لەسەر گۆڕەپانی لوبنان وەک یەکێک لە ئاڵانگریە سەرەکیەکانی بەردەم ئەم پرۆسەیە دەمێننەوە. پسپۆڕانی نێودەوڵەتی لەو بڕوایەدان کە دانوستانە ڕاستۆخەکانی بەیروت و تەل ئەبیب تاقیکردنەوەیەکی سەختە بۆ دەوڵەتی لوبنان تاکو بیسەلمێنێت دەتوانێت بڕیارەکانی لە بەرژەوەندیە دەرەکیەکان جیاب بکاتەوە. ئەمەش لە کاتێکدایە کە هەوڵە دیپلۆماسیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بە ئاراستەی دابڕینی دۆسیەی لوبنان لە ململانێ فراوانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەک و هەوڵەکانی ئێرانیش بۆ بەستنەوەی دۆسیەکە بە ڕێکەوتنەکەی لەگەڵ واشنتۆن کار دەکەن. ئەمە شاوکاتە لەگەڵ پەرەسەندنی فشارە ناوخۆیەکانی ئیسرائیل لەسەر حکوومەتەکەی بنیامین ناتانیاهو و مشتومڕەکان لەبارەی درێژەدان بەکردەوە سەربازیەکان لە باشووری لوبنان و دەرئەنجامەکانی لەسەر ئاسایش و سەقامگیری. لە بەرامبەریشدا دەنگێکی ناڕەزایی جەماوەری و لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی ئیسرائیل کە داوا دەکەن جەنگ ڕابگیرێت و درێژەدان بە شەڕەکە بە بێئامانج ئەبینن.